چەند کاتژمێرێکە ئاگرێک لە یەکێک لە بەنزیخانەکانی ئیدارەی سۆران کەوتۆتەوە تا ئێساش کۆنتڕۆڵ نەکراوە. لە کاتژمێر 8:30 خولەکی ئەم شەو ئاگر لە بەنزیخانی باوکی دیاری لە سۆران کەوتەوە تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە. بە پێی وتەی شایەت حاڵەکان ئاگرەکە لە کاتێکدا بووە کە گازیان بۆ بەنزیخانەکە هێناوە، دوایەوەی دەنگێک بیسراوە ئاگر کەوتۆتەوە. بە پێی وتەی خاوەنی بەنزیخانەکە 40,000 لیتر بەنزین و 30,000 لیتر گازی تێدا بووە. ئەمە ژوای کردووە ئاگرەکە کۆنتڕۆڵکردنی ئەستەم بێت. لە کاتی ئاگرکەوتنەوەکەدا تا ئێستا 2 خەزانی بەنزین تەقیونەتەوە کە دەنگێکی زۆر گەورەی لێ بیسرا و بۆی بەهێزی ئاگرەکەشەوە زۆربەی ماڵەکانی دەوروبەری بەنزیخانەکە شۆڵ کران. هەر بەهۆی ڕووداوەکەشەوە کارمەندێکی ئاگرکوژێنەوە بریندار بوو، ڕەوانەی نەخۆشخانە کرا و لە ئێستاشدا تیمەکانی بەرگری شارستانی سۆران و ڕەواندز 40 تانکەری هاوکاری کەی هاوڵاتیانن سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکەن، بەڵام لە توانای تیمەکان بەدەرە. دوای کۆنتڕۆڵکردنی جارێکی تر ئاگر سەر لە نوێ ئاگرەکە سەری هەڵدایە و ئاگرەکەش بۆی بەهێزیەوە تینەکەی لە چەند سەد مەترێکەوە هەستی پێدەکرێت.